لەناو عێراق وابەستە بە هەرێمی کوردستانەوە ئەویش سەردانەکەی محەممەد شیع سوودانی سەرۆکگەزیرانی عێراق بوو بۆ فەڕەنسا. دیارە گرێبەستێک یادداشتێک لە نێوان فەڕەنسا و حکوومەتی عێراقدا ئاواژۆکرا. ئەم گرێبەستە زۆر باسی لێو دەکرێت کە پرسی وزەی لەنێودا بووە کە ڕەنگە لە داهاتوودا مەترسی بۆ فرۆشتنی وزە و لە ڕێ یاخود وزەی هەرێمی کوردستان کاریگەری لەسەر هەناردەکردنی و کۆمەڵێک بابەتی دیکە هەبێت. لەسەرم بابەتە گەڵ بەڕێز دکتۆر محەممەد عەلی کە بەڕێزیان ئامۆستای زانکۆوە هەروەها شارەزای ئابوورین گفتوگە زیاتر دەکەین. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. جەنابتان یعنی خوێندنەوەتان چی بوو بۆ سەردانەکەی محەممەد شیع سوودانی بۆ فەڕەنسا و پرسی وزە هەناردەکردنی وزەی هەرێمی کوردستان لەکوێی ئەو کۆبوونەوە گرێبەستانەیە بەدی دەکرێت؟ پێشەشی ساڵ لە بەڕێست و لە بینەر و بیسەرانی کورساتی ئازیز بەڵێ دیارە بەڕێز سەرۆک حکوومەتی اتحادی بەغدا سەرۆکگەزیرانی لەو هەنگاوی نوێیدا سەردانی پاریسی کردیە لەوێن دەردا چاوی بە بەڕێز ماکرۆن کەتیە و چەندین ڕێکەوتنامەی بازرگانی و چەندین ڕێکەوتنامەی سیاسی و هەندێک لە ڕێکەوتنامەی استراتیژیەکانە بۆ پلەندانان بۆ بەڕێخستنەوە و ڕێخستنەوەی ئیدارەی بەغدا واژۆکرایە. لێرەدا لە هەمان کاتدا لە سەرچاوەیەکدا ئاماژەوە دەکرێت کە لەلایەن دادگای ژووری بازرگانی پاریسەوە کە ژوورێکی بازرگانی تایبەتە بە ئەو داوایانەکە لە نێوان کۆمپانیا و وڵاتانی یان کۆمپانیا و بەنی کۆمپانیەکان لەسەر شێوەی تحکیم بڕیای لەسەر دەدرێت یانە لەوێن دەریش سەرچاوێک ئاماژە بۆ دەکا کە ئەو فایلەی کە بەرز کرابووە لە دژی دەوڵەتی تورکی بە بڕێ 32 میلیارد نەک 26 میلیارد بە 32 میلیارد ئێستا لە 32 میلیارد دۆلارێکە داوا دەکرێتن گوایە بەلایەنی عێراقەوە بڕیار درراوە بڕیارەکە لە بەرژەوەندی عێراق دەردەچێت ئەوە بە هەماهەنجە و کاتەیە کە کاتەکە لەو کاتەیە کە سەرۆکی حکوومەتی وەزیرانی بەغدا لەو کاتە دەسەردانی پاریس دەکات. لەلایەنی وزەکەی ئەوە کارەکە لە لێرێدایە کە حکوومەتی بەغدا داوای ئەو تەعویزە دەکاتن کە گوایە لە ئەو نەوتەی هەرێمی کوردستان فرۆشتی لەلایەن حکوومەتی عێراقەوە بە قاچاق حسابی بۆ کرایە ئەو پارێش لایەنی حکوومەتی تورکی دەبی بژمێردرێ. باش دیارە لە دوای سەردانەکە سەرۆکگەزیرانی عێراق لە فرانس پرێس فرانس 24 باسی لەوە کرد و سەردانەکەی بۆ فەڕەنسا بێتە گواستنەوەیەکی جۆری لە پەیوەندیەکانی هەردوو وڵات لە ڕێگەی میزاکردنی ڕێکەوتنی هاوبەشی استراتیژی کە 50 بوار لە خۆ دەکرێت. ئەو بارانە یعنی چاوەڕێ دەکرێت هەرێمی کوردستانیشی تێدا بێ بە حکوی هەرێمی کوردستان هەرێمێکە لە ناو عێراقی فێدراڵدا. بێگومان ئەگەر بە شێوازی خۆی و بۆ پێدەستور جێبەجێ بکرێتن و کوردستانش ڕێگا باوان بدرێ بە حکوومەتی بەغدا بدرێ ئەوانێک کە لەگەر حکوومەتی فەڕەنسی واژوو دەکرێت هەمان کاتیش هاوڵاتیانی کوردستان تێدا سودمەت بن لە ڕووی سیاسیەوە کە لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و سیاسەکانی هەرێمی کوردستان دەکە بێگومان هەر شتێک دەکرێتن ئەو بە ناوی عێراق دەکرێت واژوو بە ناوی عێراق دەکرێت تا ئێستا هەرێمی کوردستان پارچەیەکە لە عێراق ناتوانانی واژوەیەک بکاتە بنووسی هەرێمی کوردستانی تێدانە یان هەرێمی کوردستان تێدا واژوو ناوی دیاشە چەند جارێکیش کە قەرز بە عێراق درراوە یان منحەلە بۆ عێراقاتیە بە تایبەتی منحەکانی وڵاتانی کۆریا و یابان کوردستانی گرتوتەوە پارەکانیشیان نردووە کوردستان تێدا سوودمەند بووە. من پێم وایە ئەوەی ئێستا کە نیوان پاریس و نێوان عێراق واژوو دەکرێت لە ڕووی سیاسیەوە چاکردنەوەی ئەوە هەڵەیە یان چاکردنەوەی ئەوەیە کە ئەمریکا پێویستی پێ هەیە زیاتر بۆ دوورخستنەوەی عێراق لە بەلایەنی کەمەوە لە نزیکبوونەوەی لە سین و سیاسەتی سین و خۆتەسلیمکردن بە سین یا لە پێشدوو مانگ کۆبنەوەی کرا لە سعودیا لەوێن دەڕا عێراق چەندین بەڵێنی یان چەندین بەیاننامەی دەرکردو کە گوایە لەمە دو هەموو کارەکانی و نەوتکردن و فرۆشتن و چارەسەرکردنی ئەو قەیرانانی کە تێدا لە ڕووی پەروەردە و لە ڕێوی تەندروست و لە ڕێی کارەبا و لەبەر هەموو خزمەت گوزارەکانی هاوڵاتیان ڕوو لە سین دەکا ئەوەش خۆی لە خۆیدا بووە ماوەی ئەوەی کە ئەمریکا تووڕەبی و
پارەکەمان کە لەلایەنە و حەجزکە و ئەو دۆخی ئێستا کە دروست کاتە چاوەڕێ دەکرێت هەمان ئەو گرێبەستانی کە پێشتر حکوومەتی عراق باسی لێو کە لەگەڵ چینە ئەنجامی بدات گرێبەستەکانی هاوشێوەی چین لەگەڵ فەڕەنساواژۆ کردوێ؟ بەڵێ بێگومان بەڵام زیاتر فەڕەنسا لەلایەنی خزمەت گوزاریەکان و لەلایەنی پەروەردە و لەلایەن خزمەت گوزاری لەنا پیشەسازیەوە نابی لەبەرەوەی فەڕەنسا هەموو پیشەسازیە چینیە وەکسین و ئاها وڵابی هەموو شتێکی دەست بکرێ و زۆر بە زۆری پێویستەکانی لەوانە ئەوانی ئێستا فەڕەنسیەکانیش بەکاری دێنە سەر نووسرامێت ئەین چاینە بەڵام زیاتر منەوە دەرمکرانەوەی عێراقا و ڕۆلەکرانی عێراقا لەسەر ئەوروپا و وڵاتانی ئەوروپی و زیاتر ڕازیکردنەوەی ئەو ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسایە لەوەی کە ئەوان خۆیان بەوەدانێ بە خاوەنی و ئازادیەی کە بەناو بە ئازادی لە عێراقەیە خۆیان بە ئازادی ئەوەی دەکە ئێمەیان ڕزگار کردە لە ڕژێمی پێشوو ئەوان خۆیان بە ئەوە دادنێنن کە دیکتاتۆرە چەند ناوبردیە ئەوان خۆیان بە خاوەنیەوەی دادنێن کە شەڕی داعش و تیرۆریان لە کوردستان و لە عێراق کردە ئێستا بە حازری سیم بێتن دەست بە سەردا بگریتن و بڵێ من ئەو پارەیە بازە 500 میلیارد دلارێک دەکرا ئەوان بێگومان وەک وڵات و وەک خاوەنی دەسەڵات ئەمە پێ قوبڵ نابی و باشێوەک لە شێوەکان عێراق ڕادەچێت. دکتۆر کۆی ئەم گرێبەستانە و ئەم ڕێکەوتنە استراتیژیانی کە عێراق واژۆی دەکات لەگەڵ هەریەک لە وڵاتی چین و لەگەڵ فەڕەنساگە لەسەر فەڕەنسا بوەستین زیاتر هەرێمی کوردستان لەکوێ بەرژەوەندیەکاندا دەبێت و هیچ مەترسیەک بۆ وزەی هەرێمی کوردستان و هەناردەکردن و فرۆشتنی بەسەر بەخۆ دروست دەکات؟ بێگومان ئەگەر ئەو بڕیارەی ئەوی کە باز دێ دەکرێتن کە لە دادگای ژووری بازرگانی پاریسا ئەگەر وەک خۆی جێبەجێ بکرێ من لێستەوە وای دەبینم کە بیتە هۆی جەنگێکی گەورە لە ناوچەکە بەوە ئێستا وەک وڵاتی تورکیا ڕۆژانە 500 حتا 550,000 بەرمیل نەوتی تێدا تێدەپەڕی ئەوەی پێویستی خۆیتی لێ دەژێڕیتەوانی دیکە باشێوە لە شێوەیەکان دەگایتە بازارەکانی جیهانی دەفرۆشرێ ئەگەر ئەوەی لێ ببڕێ تورکیا 550,000 بەرمیل نەوتی لە چێ بەدەست دەکەوی ئەو کات دەبی ڕوو لە جیهان یان لە ئیران بکە یان لە رووسیا بکە ئەوەش تەوازنی میزانی و باڵانسی جیهانی تێک دەچیتن کە حتا ئێستا تورکیا لایەنگری رووسیای نەکرێ لە لایەنگری ئیرانیشی نەکردە وەڵکم وەک لابەلایەک لە ناوچەکە ڕاوەستایە ئەو کات ئەگەر پێویستی بە رووسیابی کاتە بەگەر رووسیا دەکەی بۆشی هەیە من شاڵەوەی لێ نایە ئەگەر ئەو بڕیارە بدرێ و جێبەجێ بکرێ بۆنی جەنگی زیانی سێمی لێ دەکەم. باش دکتۆر هەر لە سەروبەندی ئەم سەردانی سوودانی بۆ فەڕەنسا کۆمپانیای ترافیگۆرا سەرجەم گرێبەستەکانی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا هەڵوەشاندوتەوە یعنی ئەم گرێبەستی کە هەڵوەشێنراوەتەوە لەلایەن کۆمپانیای ترافیگۆراوە هەنی چاوەڕێ دەکرێت بەرنجامی واژۆکردن و گرێبەستە و جموژۆڵەکانی حکوومەتی ناوەند بێت لەگەڵ وڵاتانی دیکە و لە نێویشیاندا فەڕەنسا چاوەڕێی هەڵوێستی وهای دیکە دەکرێت لەگەڵ کۆمپانیای دیکەیە لەگەڵ هەرێمی کوردستانە لەکو دوا پرسیار بێگومان پێشماوەیەکیش حکوومەتی عێراقی هەموو کۆمپانیەکانی ئێرە ئاگدار کردەوە کە ئەگەر کا لەگەر حکوومەت هەرێمی کوردستان بکەن دیان خاتەوە ناو لیستی ڕەشەوە و ئەوانش بڕیاریاندا وتیان بەڵێ بە قسە ئێوە دەکەین و لە حکوومەتی لە ناوچەکانی هەرێمی کوردستان دەچێشنەوە گرێبەستەکانمان بەڵام کۆمپانیا دایکەکان خۆیان کێشاوە کۆمپانیا کچکەکانیان جێشتەوە بە ناوی دیکە کار دەکەن بەرەوەی بەرژەوەندی نەوت لە بڕیاری هەندێک وڵات بەهێسترا ئەو کۆمپانیانش بەهێزن ئەو کۆمپانیانش کە هاتیینە بە ملیارەها دلاریان لێرە خەرج کردە لەبەر حەزی سەرۆک حکوومەتی عێراقی و یان لەبەر هەر شێوەک لە شێوەکان ئەگەر بەرژەوەندیان لێرە مابی بە هیچ شێوەک لە شێوەکان خۆکێشانەوەیان نبینی و دەست دەکاریش ناچێشنەوە هەر بۆ زانیاری جەنابەت ئەو گرێبەستانێک کە بینی حکوومەتی هەرێم و ئەو کۆمپانیانەی نەوت کە لە کوردستان کار دەکەن کرایە بە شێوەیەکی هاوبەشیە ئەوەش عورفی جیهانی لە نێوان کۆمپانیەکانی نەوتی و عورفی جیهانی لە بازرگانی ڕێگایان پێدەدا بمینێنەوە ئەگە حکوومەتی هەرێم خوا نەخواستە ئەگە تووشی قەیرانێکی گەورەبی لە ناش بچی ئەوان وەک گرێبەستەکانیان بەردەوام دەبی ئەوە لەلایەک ئەگەر
محکمەی پاریسیش بڕیار بدە کە عێراق سزا ئەمەری تورکیا سزا بدە لە بەڕژەوەندی ئەمریکا ئەو کۆمپانیان کە لە کوردستان کار دەکەن بە 2000 ئەو پارێکە عراق دەستی دەکەوی لە عراق دەستینەوە لە بەرەوەی ئەو گرێبەستانێک کە کرایە سیغەتی قانونی پێوە هەیە و ئاشکاری خۆیان کرد. بەڕێز دکتۆر محەممەد علی شارەزای یابووری مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ ئامادەبوون و دکتۆر ماندوو نەبی